السيدات والسادة، أهلا وسهلا بكم. خوشک و برایانی بەڕێز سلااوتان لێبێت لە بەرنامەیەکی نوێی کورد لە تێڕوانینی هاوچەرخ لە ئەستەمبوڵەوە بۆ پاریس، پاشان بۆ قاهرە و تاکو و گەیشتن بە ئەسکەندەریە. جێنۆسایدێکی ڕێکخراوە و تاوانەوەیەکی مەترسیدار لەگەڵ ئەوەشدا کورد بە زمانی خۆی بەسەر ناسنامەی سەپێنراودا سەرکەوت لە وڵاتانەی کە لێی دەژین. داوای لێبوردنی لە کورد کردووە، هەروەها داوای دادپەروەری بۆ کورد کردووە. مامۆستایەکی زانکۆ، نووسەر و فەیلسوفێکی مسری و پسپۆر لە کولتوری عەرەبی، خاوەنی ژمارەیە کتێبە کە یەکێک لە بەناوبانگترین ڕۆمان نووسە میسریەکان کە ڕۆمانەکانیان بۆ سەر زیاتر لە 35 زمانی جیهان وەرجێڕدراون. بە زۆرێک لە ڕۆمانەکانی ناوبانگی دەرکردووە، لە ناویشیان عەزازیل، دوایینیشیان کە بڵاوی کردوتەوە ئەلوەراقە. سڵاو لە ڕۆمان نووس و بیرمەند دکتۆر یوسف زێدان بێت. سڵاو بەخێر بێن. بەڕێزان، ئەو لە گوتارێکدا دەڵێت چەوساندنەوە و ستەمکاری توند بەم شێوەیە ڕۆمان نووس یوسف زێدان وەسفی دۆخی کورد دەکات. باسی لە ناسنامەی کوردیش کردووە. هیچ وردەکاریەکان بۆ ئەم دوو دەستەواژەیە هەیە، واتە چەوساندنەوە و ستەمکاری توند. لە کاتێکدا باسی ئەوەت کرد کە ئەمەیە ناسنامەی کوردی کۆکردوتەوە. نزیکەی 3000 ساڵە ستەمکاری واتە ستەمکردن لە کورد، هەروەها ئەو چەوسانەوەی لە ناوچەکانی کوردستان بە شێوەیەکی گشتی دەکرا، نەک تەنها لە عێراق. ئەمە ناونیشانی سەرەکیە بۆ ژیانی ئەو پێکهاتەیە کە کووردە، یانیش ئەو پێکهاتە ئیتنیکی و ڕەگەزیە ڕەسەنە. یەکەم تێگەیشتنم لەبارەی ئەو بابەتە لەوانەیە بۆ نەوەتەکان بگەڕێتەوە، واتە لە سەرەتای نەوەتەکان ئەو کاتە بوو کە باسی بەکارهێنانی چەکی قەدەغەکراو لەلایەن سەرۆکی ئەو کاتێ عێراقەوە بەرامبەر بە کورد دەکرا. ئەو کات وەکو هەواڵ زانیاریم لەسەر ئەو بابەتە پەیدا کرد. بینیم ئەمە پرسێکی ئاسایی نییە. ئەوەشم بۆ ڕوونبوویەوە کە پرۆسەی کۆچکردن لە باکوورەوە بۆ باشوور ئەنجام دەدرێت. هەروەها دیدگایەکی توێژەرانە وای لێ کردم بە دوواداچوون بۆ ئەو بابەتە بکەم. هەروەها سرم لەو بێدەنگیەش سوڕما کە بەرامبەر ئەو پرسە هەیە، واتە هەڵبەتە لە وڵاتانی عەرەبی کەمینە پێکهاتەکانی لێیە، وەکو ئەمازیغ لە ئەفریقا و سریانەکان و ئەوانی دیکە. بۆ نمونە سوریانەکان و ئەمازیغ لە ئەفریقا و ئەوانی دیکە. بەڵام ئەو ستەمکاریە ڕێکخراوە لەو کاتەدا بۆم دەرکەوت کە بە دوواداچوونم بۆ بابەتەکە کرد، بۆم ڕوونبوویەوە کە چەوسانەوەی کورد لە چیرۆکێکی تەوراتی زۆر سەرسوڕهێنەرەوە دەستی پێکردووە. ئێمە دەزانین کە کەلتوری تەوراتی یەهودیەکان سەرچاوەیەکی گەورەی پڕ لە ئەفسانەیە. ئەفسانەی زۆری تێدایە. یەکەم خوێندنەوە بۆ ڕەچەڵەکی کورد عیبرانیەت بوو. و شتێکی زۆر نامۆ دەڵێت بەوەی کە پاشا داود زۆر هاوسەری هەبوون. باسی قورئان و نەوەت و نۆمەڕ و ئەو شتانە دەکات. مەبەستی ئێمە لە قسەکانمانەوە نییە. مەبەستی ئێمە ئەوەیە کە عیبرانیەکان ڕقیان لەوە هەبووە. هاوسەرەکانی داود پەیوەندیان لەگەڵ جنۆکەکان هەبووە. هەروەها دەڵێن هەندێک دیداری پەنهانیشیان لەگەڵ جنۆکەکان هەبووە. دواتر لە جنۆکەکانەوە سکپڕ بوون و کوردیان لێ لەدایک بووە. جا بیر بکەرەوە. هەڵبەتە تەورات ناسراوە و کەلتوری ئەبهانیەکانیش بە ئیدانەکردنی کەمینەکان بە ناوبانگە و
بۆ عقلیەتەی ئەوان کورد وەکو منداڵی جنۆکە دەمێنێتەوە کە لە ئافرەتێکی داوێن پیس لەدایک بووە. هەروەها ئەبەویەکان و ئەمونیەکانیش کە دانیشتووی ئوردنن کچانی پەیغەمبەر لوتن کە ئیبراهیم نردوێتی بۆ سەدوم. ئەوانیش دوو بوون و یەکێکیان ئامۆزای منی لێ لەدایک بووە، باپیری ئەمونیەکان بووە و ڕۆژی دواتر لەگەڵ کەسوکارەکەی گەڕایەوە. ئیتر بەم شێوەیە دەگەێڕنەوە لە کاتێکدا دەگوترێت میسریەکان و گەلانی عەرەب نەوەی کەنیزەکە میسریەکەن. ئەو هەموو پاشماوە ئەفسانەیە هەڵبەستراوە و کوردیش خراوەتە ناویەوە ودخل الكرد في زمرته. بەڵام ئەمە وەکو بیرکردنەوە ماوەتەوە و مێژوو نووسانیش ئاماژیان بەوە داوە. لە کتێبە کولتوریەکان و مێژووی عەرەبی و ئیسلامیدا لە کتێبە کەلتوریەکان و مێژووی عەرەبی و ئیسلامیدا بەڵێ، واتە بەبێ هیچ ڕەخنە و لێکۆڵینەوەیەک، هەڵبەتە لەسەر شێوازی ئیبن خەلدون و مەقریزی، واتە ئەو مێژونووسانە زۆر کەسانی بەتوانان، هەرچی مێژونووسە کۆنەکان و چیرۆک نووسەکانیش کە زۆربەیان یەهودین، هەروەها گێڕەرەوەکان و ئەوانەشی کە بە ئیسرائیلیتیەکان ناو دەبرێن بەشێکی تایبەت لە فەرموودەی پێغەمبەردا هەیە و بەشێکی تایبەتیش بە چیرۆکی گشتی هەیە کە هەڵبەتە ئاگاداری ئەم بابەتە بوون و بە هاوکاری یاریدەدەرەکان بڵاو بووە. دوور لە ئەفسانە پرسیارم کرد ئایا ئەم چەوساندنەوە سەددامیە نوێیە بینیم نەحامەتیەکانی مرۆڤ لە ناوچەکە، واتە ئەو ناوچەیە ناوچەی باکووری عێراق بە شێوەیەکی کاتی لە یادەوەریمان بیسڕینەوە. مەبەستم سنووری سیاسیە. الحدود السياسية من لەبارەی بابەتی سنوور و دیدگای تۆ بۆ کوردستان قسەت لەگەڵدا دەکەم. زۆر باشە، ئەو ناوچەیە سەرەتا باسی سنووری سیاسی دەکەین. بەڵێ، بە درێژایی 2000 بۆ 3000 ساڵی دوایی ئەو سنوورانە شوێنی بەریەککەوتن و جەنگەکان بوون. ئەنجا یۆنانیەکان، فارسەکان، بەڵێ، واتە بۆ نمونە موسڵمان، ئەو هەڵمەتەی محەممەد خوارزمی پاشا بۆ هاتنە ناو بەغدا دەستی پێکرد و زۆربەی ڕوبەڕووی زریانێکی بەفربارین بوویەوە. بەڵێ، هەمیشە باس لەوە دەکرێت کە کورد ئەو سوپایی لە ناو برد. کاتێک کورد لە ناوچەکە بوون چەندین سوپا بەلایاندا تێدەپەڕین، هەروەها بە گوێرەی ئەو هەواڵانەی لە مێژوودا هاتوون پاشماوەی سوپاکە کورد لە ناوی برد. دنیا کاول دەکات. لە کاتێکدا هیچ کەسێک باسی ئەوەی نەکرد کاتێک سوپایەک هەڵدەکرێتە سەر ناوچەی کورد چی بەسەر ئەو ناوچەیەدا دێت. لەو پرسیارە بێدەنگ بوون. دواتر عەرەبە موسڵمانەکان لەگەڵ فارسەکان، پاشان سەفەویەکان لەگەڵ عوسمانیەکان، واتە قەدەر پێی خۆش بۆ کورد بکەوێتە ناوچەیەک کە وەکو لە هەندێک لە گوتارەکانمدا ناوم ناوە ناوچەی تۆقێنەری جیهان. بۆیە هەڵبەتە نەهامەتیەکان بەدەست چەوسانەوە بووە. چی وا لێ دەکات دکتۆر یوسف؟ ئەو بوێریەت هەبێت، ئەو خوێندنەوەیەت بۆ کورد و دۆزی کورد و مەرگە ساتەکانی هەبێت لە کاتێکدا زۆرێک لە دەستە بژێران نوخبە لەو بۆچوونە کشاونەتەوە و ئەگەریش نەکشابناوە ئەوە بە ساختەکار ناویان برا و تەشیریان پێکراوە. چی لە پشت ئەو بوێریەی تۆیە؟ لە پشتیەوە واتە هیچ شتێک لە پشتیەوە نییە، واتە ئەوەی شتێک ڕەنگا و ڕەنگ دەکات مانای وایە شتێکی دەوێت. من بە پێی توانا لەگەڵ داواکاریەکان نەرم و نیان بووم. دواتریش ئەمە ڕووبەرێکی فراوانی ئازادیم پێدەبەخشێت بۆ ئەوەی ئەوە بڵێم کە بەلامەوە ڕاست و دروستە، واتە تەماعی بە هیچ کەسێکدا نابەم و بە سروشتی خۆم هەمیشە هاوسۆزم لەگەڵ لایەنی ستەم لێکرا و ئەوەشم بینیوە تەنانەت لە زۆرێک لە گوتارەکان و ڕۆمانی غەزازلیش
کوردم بەبیر هێناوەتەوە بەوەی کە ڕووداوەکان لە سەرەتای سەدەی پێنجەمی زاین سەر هەڵدەدەن تا بەر لە هاتنی ئیسلام و دەرکەوتنی کاروباری عەرەبی و ئەو شتانە حتى زوج الإسلام تشغل العرب وكده واتە تەنانەت نەوەکەشیان شێواندووە بۆ نمونە پێرت قۆرد کە لە سەرچاوە عیبرانیە کۆنەکاندا هاتووە القديمة العبرانية والبتاع راحوا العرب عەرەبەکان ناویان بە ئەکراد هێنا لە کاتێکدا کە ئەکرات لەسەر وەزنی ئەعرابە پاشان یەکێکی دیکەواتە کۆمەڵەیەکی دیکە گوتیان کورد ڕەوەندی فارسەکانن ئەمە تێکەڵکردن و ئاوێتەکردنی ڕاستیەکانە هەروەها هەندێکی دیکەشت ڕەچەڵەکیان بۆ عەرەب دەگەڕێنەوە بەوەی کە لە ڕەچەڵکدا عەرەبن. مەسعودی و بەشێک لە مێژوو نووسە کۆنەکان گوتویانە ئەوان لە ڕەچەڵەکە عەرەبیەکانن بەڵام بەرەو ناوچە شاخاویەکان هەڵکشاون و دابڕاون بەڵام سەیری ناوهێنانیان کە ئەعراب ئەکراد کەواتە کە تۆ دەڵێیت کوردستان بۆچی ناڵێیت ئەکرادستان بۆیە لێرەدا وەکو ئاماژەمان پێدا جۆرێک لە ستەمکاری هەیە کە وای لێ کردوم هاوسۆزیم بۆیان هەبێت ئەوان خاوەن شارستانێتێکی جوان و ئاشتی خوازن بە درێژایی مێژوو نەمان بیستووە کورد سوپایەکی پێک هێنابێت وێڕای ئەو هەموو گەورەیەی خۆیان و هێزی ئاوەدانکردنەوەیان و بوێری ئافرەتەکانیان هەروەک لە ڕوبەڕووبوونەوەیان لەگەڵ داعش و ئەم ڕاستیمان بینیواتە لە ماوەکانی ئەم دوایەدا بە هیچ شێوەیەک نەمان بیست کە ئەوان نەتەوەیەکی دەستدرێژی کاربنیان پەلاماری شوێنێکیان دابێت و کاولکاریان کرد بێت تەنانەت لە ململانەکانی ناوخۆی نێخۆشیاندا واتە هیچ شتێک نییە کە ئەوە پشت ڕاست بکاتەوە کە ستەمیان بەرامبەر لایەنەکانی دیکە کردبێت. بەڵێ دکتۆر ناوچەی کوردستان بە جۆرەی یەکێک لە گوتارەکانت بریتێ لە پەیوەندیەکی جوگرافی بە سنوورێک دابڕێنراوە کە لەلایەن خاوەن بەرژەوەندیە باڵاکانەوە لەسەر کاغەز کێشراوە هەر بەهۆی ئەو نەخشەیەش ئەو سنوورە مردووە کە دەڵێت سنوورەکانی مرۆڤ بێ سنوورن لە ڕووی مێژوویەوە چۆن دەڕوان نە کوردستان. هەڵبەتە کوردستان لە ڕووی مێژوویەوە بە بەراورد لەگەڵ کوردستانی ئەمڕۆ لێرەدا هەندێک خاڵی ئەرێنی و هەندێکیش نەرێنی هەیە. هەڵبەتە دۆخی ئەمڕۆی کورد زۆر باشترە. پێشم وانە ناوچەی کوردی لە عێراق وێڕایی بوونی کێشە گەلێک برغم وجود بعض مشاكل كثيرة بەڵام ئەو ئارامیەی ئێستا هەیە ئەو ئاوەدانیە بەهێزەی لە هەولێر لە ئارادایە من دوو جار بە چاوی خۆم بینیومە هەروەها ئەو خزمەتەی پێشکەش بەو شوێنە دەکرێت ئەو سەقامگیریەی لە ناو ماڵەکاندا هەیە بەل لە چەند ساڵێکی دوور لە ئارادا نەبووە. لەگەڵەوەشدا کوردی ئێستا میراتێکیان لە بیرۆکەی جیابوونەوە لە سەردەمانی ڕابردوو بۆ ماوەتەوە. واتە بۆ نمونە ئەوان بەر لە ساڵی 1950 هیچ هێڵێکی سنووری نەبوو کە خاکی وڵاتانی عێراق و سووریا لێک جیا بکاتەوە. بە هەمان شێوە هیچ سنوورێک لە نێوان کوردی باکووری سووریا و کوردی باکووری عێراقدا نەبووە. دیاربەکر بەشێکی دابڕاو نەبوو لە کوردستانی عێراق هەروەها پارچەی ڕۆژهەڵاتی کوردستانیش کە کەوتوتە ناو سنووری سیاسی ئێران لای هیچ کەسێک شاراوە نییە کە بەدەست زۆرێک لە نەهامەتیەوە دەناڵێن. بەم شێوە ئێستا نەبووە. ئێستا سنووری سیاسی و یاری سیاسی بیرم دەکەوێتەوە جارێکیان ڕەجەب تەیب ئەردۆغان شتێکم لێ بینی کە شتێکی زۆر خراپ بوو.
پێم وا بێت ساڵی 2007 یان 2008 بوو واتە بە لە نزیکەی 15 ساڵ جاء إلى مصر زیاتر لە جارێک ئەو سەردانی میسری کرد ئەو گوتارێکی لە زانکۆی قاهرە هەبوو سەرەتا وامزانی كلمة اختار يعني أو اختيرت جامعة القاهرة ئەو پیاوە باسی سربردەیەکی باش و مێژوویی دەکات بەڵام بینیم باسێکی سۆزداری کرد هەروەها بیرم دەکەوێتەوە و هێشتا دەستەواژەکانی ئەوم لە یادە و دەیگوت ئێمە مرۆڤین دەرەنجاممان مردنە هەروەها بانگەوازی بۆ ئیسلامەتیەکی جوان دەکرد لە هەمان کادا فڕۆکەی هێرشی سەر کوردی دیاربەکریان دەکرد مەبەستت فڕۆکەی تورکیە؟ بڵێ تورکی لە هەمان ئەو کاتەدا بوو کە گوتارەکەی پێشکەش دەکرد کەواتە ئیسلامیەتی چی و ئەو قسە پرۆپوچانە چین دەیانکەیت تۆ باسی مردن دەکەیت و هەروەکو بڵیت پیاوێکی سۆفید لە هەمان کاتدا فڕۆکەکانی خۆی لە هێرشدا بوون هەڵبەتە ئەگەر بيدق وطبعا مهما كان يعني بێدەسەڵاتی کورد نەبوایە لە دیاربەکر ئەوە وەڵامی دەدرایەوە هەروەها ئەو ململانێ و یاریە سیاسیە دواتر بە سەربازیکردنی کۆمەڵێک کورد لەلایەن ئێرانەوە و بە سەربازکردنی کورد لە دەیەکانی ڕابردوو لە عێراق ئەم یاریە سیاسیە بووەتە هۆی چەوسانەوەیەکی توند ئێستا کورد لە عێراق دەرفەتێکی باشیان هەیە بەڵێ هەر بۆیە لە هەولێر بە ئاشکرا لە پێشەنگای کتێب هۆشداریمدا لەوەی کورد داوای سربەخۆیی لە عێراق بکات چونکە ئەمە کارەساتە هەم بۆ کورد هەمیش بۆ عێراق هەردووکیان بەمە لاواز دەبن هێشتا کاتی ئەوە نەهاتووە ڕۆژێک دێت ئەم یاریە سیاسیانە کۆتاییان دێت و زمان سەردەکەوێت و مێژوو ئیرادەی گشتیش سەردەکەون و دووبارە نەخشەی ئەم ناوچەیە دادەڕێژێتەوە کە بە دڵنیاییەوە ئەم داڕشنەوە نوێیەی ناوچەکە بەڕێوەیە بەڵام ئێستا نا من ئەوەم گوت تاوەکو ئێستا سوورم لەسەر ڕای خۆم و هێشتا ئەو ڕایم نەگۆڕیوە دکتۆر تۆ ئاماژەت بەوە کرد کە کورد مێژوویەکی درێژ کۆیان دەکاتەوە بەڵام مێژوو لەلایەن کەسانی بەهێز و سەرکەوتوەکانەوە دەنووسرێتەوە بە چاوی پیرمەندێکی عەرەبی چۆن سەیری مێژووی کورد دەکەیت پێویستە بە چاوێکی بێلایەن سەیری مێژوو بکرێت نەوەکو چاوێکی عەرەبی یان عیبرانی یاخود فەڕەنسی مێژوو دەڵێت کە ئەم نەتەوەیە تەنیا یەک مێژووی هەیە و بەڵێ یەک هەرێمیش بۆ ئەو پێکهاتەیە هەیە و ئەوەش ڕەت دەکاتەوە کە ڕەوەند بوو بن وليسوا من الشعوب الرعوية المتنقلة یاخود لە شوێنی خاوەن زەوی هەروەها سەر بەو گەلە گەڕۆکانش نین کە بەردەوام شوێنی خۆیان دەگۆڕن و لە ناو خێمەدا دەژین ئەوان خاوەنی خاک و خاکە کەشیان تایبەتمەندی و جوانی خۆی هەیە هەروەها ئەوان خاوەن زمانی خۆیانن خاوەن چەندین نەهامەتین کە هەموویانی کۆ کردوێتەوە دواتریش هێزی کورد بە شێوەیەکی گشتی لە 4 وڵات بەسەریدا دابەش کراون خۆی لە مێژوو زماندا دەنوێنێت تكمن في التاريخ وفي اللغة في التاريخ وفي بەڵێ لە مێژوو زماندا بەڵێ من داوای لێبوردنێکی تۆم خوێندۆتەوە لەسەر دەستەواژەی تۆ دەم کوردێنی چیرۆکی ئەمە چییە؟ قصة هذه ما أنا ما كنتش فاهم بەڵێ من نەمدەزانی واتە بەر لە 25 ساڵ ئاگاداری میحوەری مەترسیداری دۆزی کورد نەبووم کاتێک ویستم بە دوای ئەو بابەتەدا بچم وردبینی بۆ بکەم وەک هەمیشە من لە زمانەوە دەست پێ دەکەم دواتر بە مێژوو پاشان بە گۆڕانکاریەکانی دیکە بۆی لەو دیاردەیە تێبگەم لە زمان تێبینی ئەوم کرد هەڵبەتە لە زمانی گشتی نەوەکو زمانی ڕێزمانی دەڵێن من لای فڵانە کەس کارم دەکرد بەڵام ئەو منی کورداند
واتە مافی منی بە تەواوی نەدا یاخود فێڵی لێکردم و مافی منی نەدا ئەمە وەکو سکاڵایەکە لە کەسی سکاڵا لێکراو کەواتە بۆچی ئەوی کورداند واتە ستەمی لە بەرامبەر کرد واتە خۆی لێ پاراستووە نەخێر واتە مافی ئەوی نەداوە ستەمی لێ کردووە ئیتر لە هۆشیاری گشتیدا وای لێ هات کە کەسێک ستەمی لێ بکرێت و سەرزەنشت بکرێت لە کورد دەچوێنرێت یوهانە کرێ نەخێر وشەی کورداندن هیچ ئیهانەیەکی تێدا نییە و هیچ مەبەستێکی زیانگەیاندن بە کوردیشی تێدا نییە مەبەست لی مافخوراوی و ستەمکاریە ماف خواردن بەڵێ ماف خواردن دواتریش هەروەکو لە زمانی گشتیدا مەبەست لی نیشاندانی چەوساندنەوەی کووردە لە ناوچەکە بەوەی کە هەمیشە کورد ستەمی لێ دەکرێت و مافەکانیان بە تەواوی نادرێت کاتێک کەسێکی ئاسایی لە میسر دەڵێت فلان کەس منی کورداند مانای وایە کە مافی منی بە تەواوی نەداوە هەروەکو بڵێ من کورد بم بەڵێ بەشێک لە دەستەبژێرەکان گەلی کورد و پرسی کوردیان بۆ ئەوە گۆڕیوە کە لە بری ئەوەی وەکو بەشێک لە چارەسەری نیشان بدەن وەک بەشێک لە کێشەکان نیشانی دەدەن ئێمە چۆن دەتوانین ئەو بابەتە بگەڕێنینەوە بۆ بنەچە ڕاستەقینەکەی بۆ ئەوەی کۆمەڵگەیەک لەسەر بنەمای ئێتیلاف پێک بێنین نەوەکو لەسەر جیاکاری بۆ ئەوەی لە زیندووکردنەوەی ململانێ و دژایەتەکان دوور بکەوینەوە تۆ وەکو ڕۆمان نووس و فەیلسوفێک چیت بۆ ئەمە هەیە من وای دەبینم کە پەیوەندی نێوان ئیتنیکی عەرەبی و ئیتنیکی کوردی زۆر بەهێزە و ڕەهەندی پەیوەندی تێدا لە ڕەهەندی جیابوونەوە زیاترە ڕاستە کە ستەمکاریەکی دڕندانە بە درێژایی مێژوو دەرهەق بە کوردکراوە کە بەشێک لە ستەمکارەکان عەرەب بوو وەکو دەوڵەتی عەباسی بەڵام لە نزیکی لە لۆژیکی دیالۆگی نێوانیان و لە مێژووی هاوبەشیان هەر بەردەوام دەبێت کاتێک دەزانن کە عەبدولقادری گەیلانی لە وڵاتی فارسەوە هاتووە لە بەغدا ژیاوە بەڵام ژمارەیەکی زۆری قوتابی هەبووە و شێخی زۆر لە بەردەستی هەڵکەوتون یەکێک بووە لە نمونونەکانی کوردی لێرە سینەمای میسری زۆر شانازی بە عەلی بەدرخانەوە دەکەن کە دەرهێنەرە بەتواناکەوە و چاپخانە یەکەم چاپخانە لە میسر ئەو کردیەوە من باسی بەشداری خەڵک دەکەم بەڵام بەشداریکردنی ڕووداوەکان ئەوە نمونەی زۆری هەیە بە ئاوردانەوەیەک لە هەندێک لە ستەمکاران دەشزانن من مەبەستم کێیە یاخود ئەوەی بە دەوڵەتی قوڵ ناو دەبردرێت و کار لەسەر لە بەریەک هەڵوەشانەوە دەکات لە توپەتکردن کورد و عەرەب هەر بەم شێوەیە دەمێننەوە لە کاتێکدا هەردووکیان مسلمانن هەردووکیشیان بە هەمان دۆخدا تێپەڕێون هەروەها هەردوو لاشگەماروی ئابووریان دەخرێتە سەر هەروەها هەردووکیان دکتۆر جەنابەت باسی ئەوە دەکەیت کە هەردووشان مسلمانن بەڵام عەرەب سوورە لەسەرەوەی کە بە بێباوەڕ و جوداخواز وەسفی کورد بکات ئەمەش زۆر لە ئەدەبیاتی ژمارەیەک لە ئیسلامیەکان و هەندێک لە عەرەبەکاندا ڕەنجی داوەتەوە واتە ئەگەر تۆ جیاواز لە لایەنی بەرامبەر بیر بکەیتەوە دەکرێت تۆ بڵێیت لەبەر ئەوەیە کە سیاسەتێکی شکست خواردووی هەیە یاخود دیدگایەکی کوردمەودای هەیە بەڵام کاتێک دەیت و بەوە وەسفی ئەوان دەکەیت کە ئەوان جوداخواز و بێباوەڕن ئەمە فەرهەنگێکی بە ئامانگیراوە لەلایەن هەندێک وڵاتی خاوەن هەژمونی دراوسێ لە ناوچەکەەوە ئاراستە کراون و لە عقلێتی عەرەبی و مسلماندا جێگیر کراوە جوداخوازی ئەگەر خۆجیاکردنەوەیەکی ویژدانی و پاساو هەڵگریش بێت بەڵام هەڵەیە من ئەمەم بە ڕاشکاوانش باس کردووە هەرچی ئەوەشە کە ئەوان مسلمانن یان مسلمانین ئەوە ئەو کەسە گەمژەیە کە ئەم جۆرە قسانە دەکات چونکە زۆر بە سادەیی و بە بنەمایەکی شەرعی پێی دەڵێین بۆ نمونە تۆ دڵی ئەوت شکاند و بڕۆ سەیری مزگەوتەکانی کوردستانی عێراق و دیاربەکر بکە مێژووی هاوبەش بوونی کەسایەتیە سۆفیگەریەکان کە ئایا ئەمانە هەمویان مسلمان نین یان چی دواتر مافی هیچ کەسێک نییە بڕیاری لەسەر بدات ئایا ئەو مسلمانە یانیش بێباوەڕ تۆ چیت بەسەر هاتووە وەکو خۆت بمێنەوە واتە تەواو کاتێک ڕۆژی قیامەت
خدا ئەوان پاداشت و سزا دەداتەوە. ئەو ئەوانی خوڵقاندووە خۆ تۆ ربنا بقى هو اللي خلقهم هو اللي يحاسبهم، انت ما خلقتش حدك. دکتۆر ئەمە نامانگەڕێنێتەوە بۆ ئەو بێرۆکەی جەناب لە سەرەتادا باست کرد، واتە بابەتی یاری سیاسی لە هزری کۆمەڵدا لێرە و لەوێ وەسفکردنی کورد بە جوداخواز ئەمە نە لە کۆمەڵگەی عەرەبی و نە لە کۆمەڵگەی کوردیدا هەیە، بەڵام لە سیاسەتی هەندێک وڵاتدا هەیە کە بەڕاستی دەیانەوێت جۆرێک لە کێشە لە نێوان کورد و عەرەب دروست بکەن. بۆ ئەو مەبەستەش پەنا بۆ ئەو جۆرە زاراوانە دەبن. یەکەم شت گشتاندن لێرەدا شتێکی ڕاست نییە، واتە حاڵەتێک لە نێوان کورد و عەرەب سەرجەم عەرەبەکان وانین، ئەمە بە ڕێککەوت بووە دەسەڵاتدار لە ناوچەیەکی عەرەبی و سەرکوتکاری کردووە، بۆتە دیکتاتۆر و ستەمی لە هەمووان کردووە. ئەمە تەنانەت کە سوکارەکەی خۆشی کوشتووە، کەسانی نزیک لە خۆی کوشتووە. دواتریش ستەمکاریەکانی دەرحەق بە کورد پەیوەست نەبووە بە کۆمەڵەیەکی دیاریکراوەتە بەرهەڵسکارانی کوشتووە و کە سوکاری خۆشی کوشتووە و هەتا دوایی. تەنانەت ئەو گۆڕانکاریە دیموگرافیای بەم دوایانە لە سووریا لە ناوچە کوردیەکان کراوە. کورد لە عەفرین و دەوروبەری کۆچیان پێکرا، واتە ئاوارەکردن و ڕیشە چێشکردنی کورد لەو ناوچانە. ئێوە چۆن سێریان بابەتە دەکەن کە خەڵکی ڕەسەنی ناوچەکە بە دەستێکی سیاسیەوە لە زێدەکەی دوورخراوەتەوە؟ نەخێر، ئەمە بە دەستی دەسڵاتدارێکی سەرکوتکار کراوە. خوێندنەوەی من لێرە بۆ قسەکانت کورد و عەرەبن، بەڵام ئەوان کورد و عەرەب نین. عەرەب بە گشتی هیچ دەستێکیان لەمەدا نییە. ئەمانە کۆمەڵێک بڕیارن و لەلایەن هەندێک فەرمانڕەوای خاوەن هەژمونەوە لە وڵاتەکەیان دەردەکرێن، یاخۆ لەلایەن گروپە تیرۆریستەکانەوە دەردەکەن. هەروەکو لە داعش بینیمان کاتێک داعش چووە ناو باکووری سووریا و ڕووی لە ڕۆژەڵات کرد، ئایا هیچ جیاوازێکی کرد کە بڵێت ئەمە کووردە، ئەمە کریسیانە، ئەمە ئێزیدیە؟ ئەوانە ڕوبەڕوشیان بوونەوە، ئەوانە کورد بوون کە هەڵوێستێکی زۆر باشیان نوان. هەروەها موسڵمانە شیعەکانیش بە هەمان شێوە هەڵوێستێکی باشیان بوو، واتە لە باشوورەوە هاتن و لەم بابەتەدا هاوکاریان کرد، چونکە ئەوانیش عەرەب بوون. بەڵێ خۆ ئەوان عەرەب بوون، لە کاتێکدا مەزهەبی ئاینی ئەوان شیعە بوو، کوردیش سوننە بوون، چونکە مەترسیەکە لە عێراق هاوبەش بوو. کورد لە عێراق گەورەترین ڕۆڵی لە ڕوبەڕووبوونەوەدا هەبوو، هاوکار بوون لەگەڵ عەرەبەکان، واتە عەرەبە موسڵمانەکان. ئێستاش لە سووریا کەواتە پێویستە وردبینی بۆ پرسەکە بکەین و گوتەکان نەگشتێنین، چونکە دوجار بە شێوازێکی هەڵە کۆتایی دێت. ئەگەر بڵێن عەرەب ستەمی لە کورد کردووە، نەخێر، ئەمە دەسەڵاتێکی دیکتاتۆری گەمژە خوێن ڕێژ بوو و بە یەکسانی ستەمکاری دەرحەق بە کورد و عەرەب و هەموو کەسێک دەکرد، چ لێەوە نزیک بێت یان دوور. دکتۆر زۆرێک لە کورد بە مەیلی جوداخوازی تۆمەتبار دەکەن، بەڵام لە بەرامبەردا زۆرێک لە دەستەبژێرەکان بەرامبەر ئەو وەحشی گەرایەتیە بێدەنگن کە لە عێراقیان لە سووریا دەرحەق بە کورد کراون. لە سووریا بەشێکی زۆری کورد بەبێ ڕەگەزنامە و هیچ پێشینەیەک دەژیان، لە عێراقیش لێیان دراوە و ئێوەش ئاماژەتان بەمەدا. ئایا ئەمە ئاماژە نییە بۆ دڕندایەتی ئەو ڕژێمانە یان لۆمەکردنی ڕەخنەی لەلایەنی چەوسێنراو نییە کە دەیەوێت لەو نەهامەتیانە ڕزگاری ببێت و تەنانەت ئەگەر بەهۆی ئەو ستەمکاریانە لە هەموو ئەو نەخشەیەش شار بەدەر بکرێت کە خاکەکەیەتی کە بەهۆی ئەو زوڵمەی بەسەری داهاتوە بەشێک لەو ڕژێمانە دەستەواژەی جوداخوازیان بۆ ئەو مەبەستە بەکارێناوە، تۆش دژی ئەو دەستەواژەی. هەروەها دواتر زاراوەی بێباوەڕ بەکارهێنراتۆ دژایەتی ئەوەشت کرد، بەڵام ئێستا ئەو ڕاستیە بوونی هەیە لە هەندێک ناوچەی سووریا کە دانیشتوانەکانیان کورد و عەرەبن، هەندێک لە عەرەبەکان دووپاتیان کردەوە کە ئەوان قبول ناکەن هیچ کوردێک فەرمانڕەوایان بکات. ئەم دابڕان و جیاکاریە ویژدانیە پێشتر نەبوو، بەڵام هەندێک وڵاتی دراوسێ لە ڕووی سیاسیەوە دەسەڵاتی خۆیان بەکارهێناو ئەو بابەتیان بۆ جۆرێک لە یاخیبوونی ناوخۆیی لە نێوان ئەم دوونەتەوەیە گۆڕی. چۆن ئەم پرسە لێک دەدەیتەوە؟ بە باوەڕی من ئەمە شەپۆلێکی نوێیە لە شەپۆلەکانی سیاسی کە دەبێتە هۆی لە ناوبردنی کۆمەڵگایەکان. المجتمعات بە هەموو پێکهاتە جیاوازەکانیەوە. ئایا هیچ کۆمەڵگەیەک لە هیچ شوێنێک لە جیهان هەیە کە هەمویان وەکو یەک بن؟ نەخێر. واتە
لە میسر مسلمان و قبتیەکان هەیە، هەروەها لە سعید و دەلتا، هەروەها لە ئەمازیغی شارستانیەتەکان لە شارە گەورەکان و لادەیەکانیش لە زێدی خۆیانن لە لادەکان. لە کاتێکدا ئەم شیرازەیە هاو ئاهەنگ دەبێت بۆ ئەوەی چارەنووسی گشتی مسر دروست بکات. لە سووریاش بە هەمان شێوە. سووریا کەی تەنها یەک شیرازەی هەبووە. ئەم فرەجۆریە میراتێکی دەوڵەمەند دەنەخشێنێت. حەلەب لە دیمەشق جیاوازە، واتە ڕیتمی ژیان و شێوازی بیرکردنەوەی خەڵک و هەموو شتێک جیاوازن. باشە چ کێشەیەک لە نێوان سوەیدا کە پارێزگایەکی دورزیە و یەکگرتوون لەگەڵ ناوچەکانی باکوور هەیە کە عەلەوین، هەروەها لەگەڵ سونە لە ناوەڕاست لە ناوچەکانی حومس و حەما و تا دوایی، هەروەها سریانیش هەیە سەر بە کڵێسایی سریانین. ئەم فرەڕەنگیە کراوەتە دەواازەیەک بۆ ململانێ و بەڕووی یاری سیاسیدا کراوەتەوە بۆەوەی فیتنە بنێنەوە. بە خەڵک دەڵێم عاقڵ بن و ئەگەر ئێوە مسلمان بن ئەو گوتەیی خوددا جێبەجێ دەکەن کە دەڵێت ناکۆک نەبن، ئەگینا شکست دەهێنن و ئاسوودەییتان تێک دەچێت. پەندیش لە فەرمانڕەوا لە ڕەسەنایەتەکەیدا نییە، بەڵکو لە ڕەفتارەکانی دەواتە ئەو کات چی دەبوو کە ئەم فەرمانڕەوایە فریشتەیەک بواە و لە ئاسمان بەهەتایەتە خوارەوە. چەرچڵ سەرکردەی بەریتانی گوتی لە پێناو بەرژەوەندی وڵاتەکەی ئەو ئامادەیە هاوپەیمانیتی لەگەڵ شەیتان بکات. بەم شێوەیە توانی وڵاتەکەی لە کاریگەریەکانی جەنگی دووەمی جیهانی ڕزگار بکات. هیچ کەسێکیش نەیپرسی ئایا کڵێسای چەرچڵ کامەیە، هەروەها نەیان پرسی حەزی ئەدەبی و با بڵین زمانەوانی ئەو چییە. تەنها سەیری ڕەفتارەکانی دەکرا. ئێستا بەڵێ باکووری سووریا لە ناوچەی ڕەقا عەرەبی لێیە، لە هەمان کاتدا کوردیشی لێیە، لە ناویانە هەیە تەنانەت با بڵین لە ئەدەبی عەرەبیشدا ناوبانگیان دەرکردووە و هەر هەمویان هۆنراوەکەی مەحموود دەروێشیان دێنێتەوە یاد، ئاماژە بە کورد دەکات و هەروەها سەلیم بەرەکات کوردی سووریا نووسیوەتیەوە. لە هۆنراوەکەدا ئاماژەیەک هەیە بۆ هاوبەشی لە نەهامەتیەکان لە نێوان کورد و فەڵەستینیەکان. ئەمەش هاوبەشیە کە هیچ کەسێک قسەی لەبارەوە ناکات، کەواتە لێرەدا ڕۆڵەکە دەکەوێتە سەر هەمویان کە عاقڵ بن و نەبنە نێچیرێکی ئاسان بۆ ئەو یاریە سیاسیە بێبەهایە. بەڵێ بەڵێ سهلة لهذا اللاعب السياسي الرخيص. تۆ چەند جارێک سەردانی هەولێرت کردەوە، لە گفتوگۆکەشمان ئاماژەت پێدا. تۆ چۆن هەولێرت بینی لە ڕووی پێکەوەژیان و دیاردەی گشتی لەو شارە؟ من حيث الحالة العامة في هولير. هەڵبەتە شوێنەکە ناوازەیە، بە ناویدا گەڕاوم و سەردانی قەڵاو و شوێنە کۆنەکانیشم کردووە، هەروەها پەیوەندیەکی دۆستانەی بەهێزیشم لە ڕۆشنبیری و بوارەکانی دیکە لەگەڵ گەلی کورد هەیە. چیرۆکەکەشت وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی. ئەزازیل دوو جار وەرگێرراوە، هەروەها بە گشتی 5 تا 6 لە بەرهەمەکانم وەرگێڕاونەتە سەر زمانی کوردی. تەنانەت لە ڕووی مافی چاپ و وەرگێڕانیش وەرگێرەکان ڕێکارەکان ناگرنە بەر و تەنها نامەیەکم بۆ دەنێن و دەپرسن ئایا دەتوانین ئەم کتێبەت وەربگێڕین. منیش بە یەک وشە پێیان دەڵێم زۆر ئاسایە و وەرگێڕانی بۆ سپاس. واتە ئەمە جۆرێکە لە خۆشەویستی، تەنانەت کاتێک لە پێشەنگای نێودەوڵەتی کتێب بووم لە هەولێر، یەکێک لە هاوڕێ کوردەکانم عەزیز بەختیار لە هۆتێلە عەرەبیەکە کۆپیێکی وەرگێڕاوی بەرهەمی منی هێنا و گوتی کەسێک ئەم بەرهەمەی تۆی وەرگێڕاوە، بچین مافی تۆی لێ بسەنینەوە. منیش گوتم نەخێر، ئەمە خۆشەویستیە و هیچ پەیوەندی بە مافەوە نییە. واتە گرنگی بەو بابەتە نادەم. جا لە
فەخری کەریمەوە تا سعدون سوورچی و ئەوانی دیکەوە تا خەڵکانێک لەوێ هەن لە دڵی منەوە نزیکن هەروەها شوێنەکەش زۆر جوانە تەنانەت ماسیە برژاوەکانیش لەوێ تامێکی دیکەیان هەیە لەوانەیە ئەمەش بەهۆی سروشتی ڕاڕەوی ڕووبارەکەەوە بێت و تا دوای بەڵام من ئەو شوێنم خۆش دەوێت و ئەو کەسانەشم خۆش دەوێن کە لە دڵمەوە نزیکن. بەڵێ دکتۆر ئێستا چی پێویستە واتە دەمەوێت بزانم تۆ چیت هەیە بۆ پەیامی گەلی عەرەب بۆ کورد؟ دەست لە ناکۆکی گەمژانە هەڵگرن ئەوەش بزانن کە هەر کەسێک چەک بەکار بهێنێت زۆر بە سادەی ئەو کەسە تاوانبارە پێیان نەڵێن موسڵمانی توندڕە و یان نەڵێن لەلایەن هەواڵگری ئەمریکا یان تورکیا و وڵاتێکی با بڵێن دیکەوە هاندراوە نەخێر سەیری کردەوەکان بکەن لە نێوان خۆتان چەک لە ڕووی یەکتر بەرز مەکەنەوە. تەماعیە بۆ ماوەیەکانی سەردەمانی دژایەتی فەرمانڕەوایی ناختان بکات هەروەها خۆتان لە میراتی نەهامەتیەکان بێبەری بکەن وڵاتەکەتان ئاوەدان بکەنەوە هەروەها شارەکانتان کێڵگەکان کۆشک و تەلارەکان گرنگی بەوە بدەن کە واز لەو دنیاە بهێنن کە ئێستا باشترە لەو سەردەمەی ئێوە بۆی هاتن بەم شوێ وڵاتان ئاوەدان دەکرێنەوە. واتە عەرەب بۆ کورد هەردووشان کەواتە سەبارەت بە نوخبە چی نوخبەی عەرەبی و هەروەها کوردیش ئەوان چەقبەستون لەسەر هیچ شتێک لۆمەیان ناکرێت. باشە واتە لە ماوەی 70 ساڵی ڕابردوودا ئەوان پەڕ و باڵیان شکاوە و خوددا بارگرانی زیاتر لە توانای هیچ کەسێک بەسەریدا ناسەپێنێت. بەڵێ سیستەمە سیاسیەکان چی؟ هیچ سوودێکی نییەواتە حسابیان بۆ ناکەم و گوتارەکەشم ئاراستەیان ناکەم گوتاری من بۆ خەڵکە واتە بۆ خەڵک بەگشتی بۆ هەموو خەڵک بەگشتی پێکاتەکان واتە بۆ خەڵک بەگشتی بۆ هەموو خەڵک لە میانەی بەدواداچوونم بۆ کاروباری کوردی دەمەوێت بۆ تۆ ئاماژە لە هەندێک خاڵ بکەم هەروەها دەمەوێت جۆم لێت بێت کە ئایا دەکرێت پەیوەندێکی استراتیژی و پەیوەندێکی ڕاستەقینە لە نێوان پێکاتەکان لەسەری بنیاد بنین ئەویشەوەی تێکۆشانی چەکداری کوردی لە دژی ڕژێم بە دیاریکراویش لە عێراق ڕۆژێک لە ڕۆژان خەڵکی سڤیلی نەکردۆتە ئاماژ ئەمە لە کاری چەکداری کورد سەلمێنراوە کاتێک لە ناو عێراق بەرگری لە مافەکانی دەکرد دووەم لە ساڵی 1991 و دوای ڕاپەڕین سوپای عێراق خۆی ڕادستی کورد کرد کە هەمان ئەو سوپایە بوو کە پرۆسەی ئەنفالی ئەنجامدا لەگەڵەوەشدا هیچ سەربازێکی عێراقی نەکوژرا بەڵکو داوایان لێکرا بگەڕێنەوە بۆ وڵاتەکەیان هەروەها لە شەڕی ناوخۆیی لە ساڵی 2003 کوردستان باشترین پەناگەی ئارام بوو بۆ هەموو عەرەبێکی عێراقی و غەیرە عێراقی کە هانایان بۆ کوردستانیانە بۆ ئەوەی ڕوونتر بڵین ژمارەیان گەیشتە 2,500,000 کەسی عەرەب لە هەرێمی کوردستان تەنانەت دوای ڕووداوەکان و شۆڕشی سووریاش زۆرێک لەوانەی ئاوارە بوون ڕویان لە هەرێمی کوردستان کرد بەڵام هیچ کاتێک حکوومەتی هەرێمی کوردستان گلەیی ئەوەی نەکرد کە قەیرانی ناوخۆیین بەهۆی پەنابەران و کۆچبەرانەوەیە وەکو هەندێک وڵات ئەو گلەیە دەکەن و بەو کارتە هاوکاری کۆ دەکەنەوە دوای شکستیان دەکرێت ئێمە چی لەو خاڵانە بنیاد بنین واتە ئەو خاڵانەی ئاماژەم پێدان ئاشتی خوازی خەباتی کوردی پەسەندی پێکەوەژیان بەبێ جیاکاری قبولکردنی فرەڕەنجی بەبێ جیاکاری و ڕەگەزی 2.5 ملیۆن ترفع أو احتواء 1.5 مليون يعني لێرەدا ڕووداوگەلێک لەم ڕوانگەیەوە هەن هەمووشیان بەو پەڕی سادەیەوە دەڵێن با لە حاڵەتی میراتی نەهامەتیەکان بەرەو داهاتوویەکی باشتر دەربچین من ئەو قسانە بۆ کورد و بۆ عەرەبیش دەکەم بەڵێ چونکە زۆرێک لە کوردەکان لێرە لە میسر دادەنیشن و بەرەو پێشوون و ڕێزیان لێگیراوە و تاوەکو ئێستاش ڕێزیان لێ دەگیرێت تەنانەت خەڵکی مسر سەرسام دەبن کاتێک دەزانن ئەو کەسە لە ڕەچەڵکدا کووردە هەروەها پارێزگاریان لە
ناسنامەی خۆیان کردووە لەوانەش محەممەد خانی دەرهێنەر علی بەدرخان و تا دوایی چونکە ژمارەیەکی زۆری دیکەشان جا ئەمەیان کردوتە نمونە کورد دوای ڕووداوەکانی داعش من خۆم لەوە دڵنیا بوومەتەوە کە لە ڕۆژگاری ململانەی کوردی زۆر بەهێزتر بوو بەڵام عەقڵ بەسەریدا زاڵ بوو و توانجا دۆخەکە هێور بکرێتەوە هەروەها پێویستیان بە هێوربوونەوەی زیاترە چونکە هێشتا نەهامەتیەکان چاویان لێیە و ناوچەکەش دەستبەرداری هەڵچوون نابێت و زۆر ئاسانە ناکۆکیە کۆنەکان جارێکی دیکە بێنەوە و نوێ بکرێنەوە واتە هێشتا کۆتاییان پێ نەهاتوە بۆیە باواز لە ڕابردوو بهێنن و تەنیا لی تێبگەن اینجا چاومان زیاتر لەسەر ئاین دەبێت نجعل أنظارنا متوجهة أكثر نحو المستقبل. بەڵێ دکتۆر دوای شکستی چارەسەری سەربازی بۆ لە ناوبردننی کورد و دۆزی کورد و داواکاری مافەکانیان هیچ پێشنیازێکی دیکە هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ کورد بە شێوەیەکی دادپەروەرانە نەخێر من گوتەکانم ئاراستەی دەسەڵاتداران ناکەم من ڕووی قسەکانم لە خەڵک دەکەم و پێیان دەڵێم سەبر بگرن ئارام بن سەرکوتکاریەکانی ناوچەکە کۆتاییان دێن واتە سەرکوتکاری ناوچەی ئەنادۆڵ و ناوچەی عەرەبی هەروەها لە ناوچەی ڕۆژهەڵاتیش یاریە سیاسیەکە لاواز دەبێت و دەرفەتێکی باشترمان بۆ دەڕەخسێت بۆ داهاتوویەکی باشتر. بەڵێ دکتۆر دەمەوێت جارێکی دیکە بۆ ئەوە بگەڕێمەوە کە پێشنیازی تۆ وەکو چیرۆگنووس و ئەدیب و مێژوو نووس و فەیلسوفێک چییە بۆ گەڕاندنەوەی بەیەکەوە بوون و پێکەوە ژیان من ئێستا پێم گوتی پێویستە لە نەهامەتیەکانی ڕابردوو بۆ ماوە چەپەڵەکان دەربچین و بە چاوێکی پاک لە داهاتوو بڕوانین. بەڵێ دکتۆر کۆمەلگە ڕۆژاوایەکان گەیشتونەتە ئەوەی کە پێی دەگوترێت کۆمەلگەی فیدرالی کە هەمویان لە پێکەوە ژیاندان و ئیدارەی هاوبەش و کۆک لەسەر پاراستنی مافی تاکەکانەکەن ئایا دەکرێت ئێمەش پەیڕەوی ئەو ڕێبازە بکەین؟ هەڵبەتە دەتوانین هەروەها لە واقعیشدا ئەوە هەیە و ئاماژەشم پێدا بۆ نمونە وڵاتانی مەغریب هەموو وڵاتانی مەغریبی گەورەی عەرەب ئەمازیخی لێیە هەموو وڵاتی مەغریبی گەورە عەرەب و ئەمازیخی لێیە لێرە لە میسر ئەمازیخ و مەسیحی و موسڵمان و زۆرێک لە پێکاتەکان هەن هەروەها نوبە ئەو بەناو یەکداچوونەش بۆ ئەوە ڕوودەدات تاوەکو کۆمەلگاکان دروست بکەن پێویستە بە هۆشیاری و ژیرانە و وریایی بۆ دروستکردنی داهاتوو ناوچەی کوردی دەتوانێت بەرەو باشتر هەنگاو بنێت. المنطقة الكردية أن تتجه نحو الأفضل. چی بە بینەرانی خۆت لە کەناڵی کوردستان 24 دەڵێیت؟ واتە من هەمیشە لە پەیوەندیدام لەگەڵیان و بە نامەی فەیسبوک پەیوەندی بە یەکەوە دەکەین هیواداریشم واتە بۆ هەموو عێراق کە وڵاتێکی خۆشەویستە لە دڵمدا بە کورد و عەرەب و مەسیحی و ئێزیدی و بە شیعە و بە سوننەشەوە پێیان دەڵێم عێراق وڵاتێکی پایە بەرز و دێرینە هەروەها هیوادارم دەنگی گەندەڵی ئیداری لەو وڵاتە نزم بێتەوە چونکە عێراق شایستەی ئەوەیە کە وڵاتێکی جوان و بەهێز بێت و پارێزگاری لە هەموو ئەوانە بکات کە لی دەژین هەروەها ڕۆژێک لە ڕۆژان لە ئایندەدا کوردستان بەبێ لە بەرچاوگرتنی سنووری سیاسی وەکو هەمیشە دەبێتە ئومەتێکی گەورە و پایەدار. سوپاسە دەکەم دکتۆر لە کۆتایی ئەم دیدارەدا کە هیچ شتێکم نییە تەنیا سوپاسگوزاری نەبێت بۆ دکتۆر یوسف زێدان کە لە ڕاستیدا بەرامبەر بە کورد با هەڵوێستە دادپەروەرەکانی ناسراوە هەروەها پیاوێکی پێشکەوتووە و
هەمیشە لە جەنگدایە لە دژی ساختەکاری و لە ناوبردن و شێواندنی هزریە بە شێوەیەکی گشتی و ستەمکاری بەرامبەر هیچ پێکاتەیە قبول ناکات. تەنانەت ئەو بۆ مێژوو گەڕاوەتەوە و دۆسیەکانی هەڵداوەتەوە و دووبارە پێناسەی ڕاستەقینەی بۆ مێژووی کوردا ڕشتۆتەوە بۆ ناوی کورد و مێژوەکەی دادپەروەریەکەی هەروەها داوای کردووە پەنا بۆ هاونیشتیمانی بوون ببین و خۆمان لە عقلیەتی ڕق و چینە داماڵین و ڕق لە ناو دڵمان بۆ یەکتر نێڵین لە پێنا و پێکەوە ژیانێکی ئاشتیانە. سوپاسان دەکەین بۆ ئەم دیدارە و سوپاسم بۆ ئەم دکتۆرە چیرۆک نووسەش یوسف زێدان هەیە. لە دیدارێکی دیکە تا چاومەن بە ئێوە دەکەوێت و زۆر سوپاس و سڵاو و ڕەحمەت و بەرەکەتی خوداتان لێبێت.